یادکردنەوەی کریسمس لە ناوچە ئازادکراوەکانی خۆرهەڵاتی مووسڵ لە چاو شوێنی دیکەی دنیا جیاوازتر بوو. لای ئەم کریسیانانە گەڕانەوەیە بۆ زێدەکەیان کە لە ترسی توونڕەوی ئاینی ماوەیەکە گیان هێشتووە. هذا الشعور لا يوصف يعني. ناتوانم ئەو هەستە وەسف بکەم. ئێمە چاوەڕوانی بووین. کەسێک بگەڕێتەوە بۆ شوێنەکەی خۆی 2 ساڵە ئاوارەین. چی بڵێم؟ وەسف ناکرێت. هەرچەندە بەرتەڵا بەدەستی داعش وێران کرابوو، بەڵام قەشەی کڵێسەکە بە هیواوە داری کریسمسی ڕازاندبوو و زەنگی کڵێساکەی لێدا. لە عێراقدا گروپی جیاواز شەڕ دەکەن لە نێوان خۆیاندا. ئێمە قوربانی دەستی ئەو شەڕانەین کە لە عێراقدا ڕوویانداوە. لەبەرەوە پێویستمان بەوەیە پشتیوانی بکرێن لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتیەوە. کریسیانەکان لە عێراق زیاتر لە 13 ساڵە لە ترسی هەڕەشەی ئیسلامی توونڕە و لە عێراق شوێنەکانیان جێدەهێڵن، سەرڕێگوخانی ماڵ و حاڵ و کەنیسەکانیان، بەڵام ناخوازن دەستبەرداری ئەو وڵاتە بن کە لە ئەزەلەوە تیایدا ژیاون. ئێمە وەک مەسیحیەکان هاوڵاتی ڕەسەنی ئەم وڵاتین. دوای ڕزگارکردنی ناوچەکانمان بەڕاستی هەستمان بەخۆشی کرد، بەڵام کە ئاستی کاولکاری و وێرانبوونی ناوچەکانمان بینی و تاڵانکردنی سەر و سامانمان هەستمان بە ناخۆشی و نائارامی کرد بەوەی کە ئێمە لەم وڵاتەدا دەچەوسێندرینەوە. ئەو ناوچانەی لە دەستی داعش ڕزگار کراون نزیکەی 20 کیلۆمەترێک دوورە لە شاری مووسڵەوە. جیاوازیەکە لەوەدایە ئەو مەسیحیانی لەژێر دەستی داعشدا ماون نەیانتوانی یادی کریسمس بکەنەوە. یحیا بەرزنجی دەنجێم دیکە.